ئێمە ئیمڕۆ هەمومان بە شەرەفێکی گەورەی ئەزانین کە لە حزوری ئاڵای کوردستانە هەمومان وەستاوین ئەم ئاڵایەی کە لە کۆماری مەهاباتە بڕیاری لێدرا. ئەم ئاڵایە نیشانەی خەبات و تێکۆشانی میلەتەکەمانە. ئاڵای کوردستان لە خوێن و دڵی هەمومانایە، لە هەموو ئەو شوێنانەی کە وەکو مامۆستا ئەحمەد باسی کرد لە هەر شوێنێ ئاڵا هەڵکرابیوە بە کوردستانمان زانیوە. لەو ئاڵە پێناوی ئەو ئاڵایەشە قوربانیمان زۆر داوە، شەهیدمان زۆر داوە. خۆتان بیتانن بە چاوی خۆتان. ئاڵای کوردستان بەرهەمی خوێنی نەک بتوانم بڵێم دەیان هەزار شەهید، دەتوانی بڵێن ئەگەر سەدان هەزار شەهیدی میلەتەکەمانە کە هەر لە زمانی کۆماری مەهاباتەوە ئەم ڕۆژە بۆ بە ڕۆژی ئاڵا و ئاڵای کوردستانی تیا هەڵکراوە. پێشتریش و تا ئێستاکەیش ئێمە لە پێناوی ئەم ئاڵا قوربانیە دەین، خوێنە دەین، ڕۆڵەکانی میلەتەکەمان شەهید دەبێ بۆ ئەوەی کە بتوانین لەژێر سایەی ئەم ئاڵا و سێبەری ئەم ئاڵا میلەتەکەمان سەربەخۆیی بەدەست بهێنێ و بگا بە مافەڕاوەکانی خۆیان. ئاڵاکەمان ئاڵایەکە بە خوێن ئاودراوە، پیرۆزە. دیارە هەتاکو ئێستەش و لە داهاتوویشە ئێمە هەر ئەوەی کە ئەیبینین ئەبێ بە خوێن پارێزگاری لەم ئاڵا بکەین.